لە ماوەی ڕابردووە پانێڵێک لە زانکۆی چەرموو بەڕێوەچوو لەسەر هونەر و زمان لە سەردەمی نوێدا. بۆ ئەو مەبەستەش میوانداری مامۆستا سەعدوڵامان کردووە. سپاس بۆ دەفەتە مامۆستاتان کرد. خۆشحاڵم بۆ جاری چوارەم یا پێنجەمە گەڕێم و بۆ شاشە ڕەنگینەکەی کورسات شانازێکی گەورەی بەڕاستی یەکەم وەکەوەی وەکو مامۆسایە لێرەم وەکو ئینسانێک دووەمیشیان وەکەوەی کە بەرگری لە زمانی پیرۆزی کوردیەکەم ئەمە لە یەک کاتە هەم دەستکەوتە بۆ من هەم دەستکەوتە بۆ کورسات کە هەمیشە هەر لە سەرەتای دامەزراندنیەوە هەر لە ڕۆژی یەکەمەوە تاکو ئێستا گرنگی بە پرسە نیشتیمانەکان داوە گرنگی بە زماندانەوە کەلتوردانەوە هەر ئەمە بۆ خۆی بە دیدی منە بێتە پێناسە و ڕوانگەی تایبەت بۆ کورسات هیوادارشار لەسەر ئەم فۆڕمە کار کرد. زۆر سپاس مامۆستا سەرۆر با لە سەرتاوە باسیەوە بکەین ئەنجامەکانی پانێڵەکە دەرەنجامی پانێڵەکە بە تایبەت لەسەر زمان لە ڕاستیە پانێڵ وەرکشۆپ سیمینار حتا کۆنفراس ئەنجام ئەو توێژەرانی کە لەوێ قسەکەرن توێژنەکانە بڵاوەکەنەوە کۆمەڵی ئەنجام ئەدەن دەسەوە لە ئەسنای قسەکردنەکانیانە ئاراستەی لایەنێکیەکەن بە تایبەتی کۆنفراس هەرچەندە پانەڵ ئاڕاستەیتیان نییە بەشداربوویتیایە خوێنکاری بەشدار بوومانە بووە مامۆسامانە بووە ئێمە شرۆڤەی زمانی کوردی ما کردووە کێشەکانی زمانی میدیا چۆنە کاتە زمانی دایک بەڵێ زمانی دایک لە ئەمڕۆیە لە سەردەمی نوێیە لە سەردەمی تەکنۆلۆژیا چۆن بەکارە برێت ڕوونە زمان لە هەر سەردەمێکە کۆمەڵێک فۆرم و شێوەی بەکارهێنانی خۆی هەیە ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ زمانی کوردی لە ئێستاە بەراودیکردن بە سەردەمەکانی ڕابردوو ئەبینین زمانی کوردی لە ماوەکانی ڕابردووە لە ژێر کاریگەری زمانی داگیرکەرانی نەتەوەکەی ئێمە هەبوونە بە تایبەتی زمانی عەرەبی بەڵام خۆشبەختانە لە دوای ڕاپەڕینەوە زمانی کوردی فۆرمێکی کوردی بوونی کوردی پەتی وەرگردووە خۆی دەرباز کردووە بەڕاستی لە ژێر کاریگەری زمانەکانی عەرەبی و زمانەکانی فارسی ئەتوانین بڵێن زمانی کوردی لە ڕووی پەتیبوونەوە وەکو من وەکو پسپۆڕێکی زمانم قساکەم لە ڕووی پەتیبوونەوە هەنگاوی باشی بڕیوە ئەگەر لە سەردەمەکانی پێشودا وەکوتم لە ژێر کاریگەری زمانەکانی ترا بوو بێت یاخود فەرهەنگەکەمان بەڵێ لە ئێستاە خۆشببختانە زمانی کوردی ئەو هەنگاوی بڕێەوە بەڵام گرفت لەکوایە گرفت لەوای ئێمە زمانێکی ستانداردمان نیە فەرهەنگێکی ستانداردمان نیە باشە مامۆستا باسی ئەو بکەین گرنگترین و کێشانەی کە ئێوە لە پانێڵەکەتاندا تشکتان خستە سەری باستان لێوە کرد لەسەر زمانی کوردی کامانن دیارە ئێمە لەسەر دوو ئاست قەیرانەکان من ناوم نابوو قەیرانەکانی زمانی کوردی لە میدیایە لەسەر دوو ئاست پۆلێنم کردووە دابەشم کردووە ئاستی یەکەم زمانی دراماکان دیارە خۆتان پسپۆڕیتان ڕاگەیاندنە کە ئەڵێن زمانی میدیا نووسرا و خوێنرا و بینرا و واتە ئەو زمانی لە کۆی میدیایە بەکاردێنێ ئەوە زمانی میدیایە زمانی گەلە زمانی خەڵکە ئێمە قسەمان لەسەر ئەوە کردووە هەتا نمونێشمان ئامادەکردبوون و نوێشمان خستووە ڕوو بۆ پێی کە من خۆم کاری و ڕۆژنامەنووسیم کردووە واتە باشتر درکی بابەتەکەکەم بەراورد بە مامۆستایە کە پسپۆڕی کوردی بێت و لە بوارەکە ئیشی نەکرد بێ کۆمەڵی دەرەنجاممان خستە ڕوو کە مامۆستایش لە سەرەتایە پرسیاری کرد جەلامیشتان پرسیارتان کرد زمانی دراماکان من خۆم چەند درامایەکەم بنوونە وەرگرت زمانێکی سواوە بەڕاستی زمانێکە زۆر زۆر ئەتوانم بڵێ زمانی کوردی لە ناو دراماکانە بۆتە قوربانی یعنی حتا لە ڕووی دەروونناسیشەوە ئەگەر پسپۆڕێکی دەرونی بێنیت و شیکاری زمانی دراماکان بکە بەڕاستی نیگەرانە بێ بۆ لەبەرەوەی وا لە تاکی کوردەکان لاسایی بکاتەوە زمانێکە زمانی داهێنانی تیان نیە داهێنانە کوژێ ڕحوی تازەگەری و نوێبوونەوە لە ئینسان ناکوژێ ینی وامەلیەکە یەک جۆر خواردن بخۆین وامەلیەکە یەک جۆر پۆشاک بپۆشین وامەلیەکە داهێنان نەکەین بە قەولی هایدیگەر وامەلیەکە بوون و ڕەسەنایەتی خۆمان لەبیر بچێتەوە یەکێ لەو لایەنانە کە قسەمان لەسەر کرد زمانی دراماکان بوو بەڵام من یەکێکم لەو ئینسانانەی ستایش کەمەکەم ئەگە ستایشیش بکەم لە شوێن خۆیەکەم بەڕاستی ڕەنگە خوێنکارەکانم ئەوانەی کە من بناسن
شایەتیەوە بدەن لەسەر من بۆیە خۆشبەختانە زمانی کورسا زمانێکی کامڵە لەو ڕووەوە ینی من دوو درامان بنوونە وەرگرت یەکێک لە دراما دۆبلاژکراوەکانی کورسات لایەکی ترەوە درامایەکی ترم وەرگرت لە کەناڵێکی تر خۆشبەختانە ئاستی زمانی کوردی ڕەسەنایەتی زمانی کوردی لە دراماکانی کورساتە یەکجار بەرز بوو ئینشاڵڵا دواتر ئەمە ئەکەینە توێژینەوەی کەرەسەکەی لە ئێستا ئامادەکراوە میدیایە مامۆستا بەڵێ بەڵێ ئەرکی میدیایە بەڵێ کە کرایە توێژینەوەیەک و لە یەکێک لە گۆڤارەکانی زانکۆکانە بڵاو کرایەوە حتمما نوسخەتان پێشکەش مامۆستا ئەمە لایەنە بوو لایەنەکان زۆر بوو فەرموو بە گفتوگۆکەمان زیاتر کراوە بێ گفتوگۆ بەڵێ زمانی کوردیت کرد بەڵێ لەگەڵ پەرسەندنی تەکنەلۆژیا و سوشیال میدیا و تێبینی بەڵێ لەگەڵکردنەوەی چەند خوێندنگەیەکی ئەهلی هەست ناکەی لە ناو ئەمنەوەی ئێستاە بە تایبەتی مناڵان زمانی کوردی باش نازان ناتوانن قسەی پێ بکەن زیاتر زمانی ئینگلیزی زاڵە بەسەر بەڵێ پرسیارێ ئەمە کاریگەری نییە بۆی کە زمانی دایک بەرە و کزی و بەڵێ کە پرسیارەکەت کرد جەنابن من بیرم بۆ شتێک چوو ئێمە ماڵین نەوەی ئێستا کوردی نازانیە حتا من خۆ مەتوانم شایەتیەوە بدەم یەکێ لەو دەرزانی کە من لە زانکۆی هەڵێم و کوردناسیە پرسیاریان بۆ دێنمەوە ئەبێت هەڵبژاردن بێ مامۆستا با پرسیارەکان هەڵبژاردن بێ مامۆستا با پرسیارەکانی نووسین نەبێ یعنی ئەگەڕێنەوە بۆ پەروەردە دیسانەوە پەروەردە خۆی ئەمەی دروست کردووە بۆ لە پەروەردەیە زمانی کوردی کراوەتە زمانێکی پەراوێست تاکی کورد مناڵی کورد لەسەرەوە گۆش نکراوە لەسەرەوە پەروەردە نکراوە بە زمانی کوردی بیرکاتەوە ها لەیرەوە گەرمەکوێ کەواتە پرسەکە بیر نەکردنەوەی بە زمانی کوردی بۆ لەبەرەوەی زمان و بیرکردنەوە زمان و هزر زمان و ئەندێشە یەک پاگێچن ینی ئێمە ناتوانین بڵین زمان شتێکە و بیرکردنەوە شتێکە هەر کات مەترسی بۆ سەر زمان دروست بێ دەست بەجێ مەترسی بۆ سەر بیرکردنەوەش دروست بۆیە ئەبێ ئێمە بیرکردنەوەمە بیرکردنەوەی کوردی بێ من باسی دراماکانم کرد بیرکردنەوەی کوردیە کوژێ دراماکان ڕۆحی بیرکردنەوەی کوردیە کوژێ لە تاکی کوردیا بۆیە نەوەی ئێستا کوردی نازانێ بەڕاستی ئەگەر ڕێگە مامۆستا شێوازی بیرکردنەوە لە خوێندنگایە جیاواز بێت لە دراماکاندا لەناو خوێندنگەکاندا چۆن بۆ منەوە بکرێت منداڵان کوردیانە بیر بکەنەوە هەڵبەتەمە جیاوازیە چکە لە ئێستا ژمارەی ئێجگار زۆر لە خوێندنگەی بیانی لە هەرێمی کوردستاندا هەیە کەوا لە خوێندکارەکان دەکەن بە منهجێک خۆ بە شێوازێکی بیانی هەم بخوێنن هەم بیریش بکەنەوە ئەم شێوازی بیرکردنەوەیە بە پێی خوێندنگەکان دەگۆڕێت واتە لە نێوان کرد خوێندنگە حکومەکان و خوێندنگە تایبەتەکاندا بەڵێ بێگومان کە ئێماڵێن بیرکردنەوەی کوردی هەبێت ئەم جۆرە بیرکردنەوە لە تاکی کووردا بچێنرێت ئەوە ئەرکی وەزارەتی پەروەردەیە بەڕاستی وە بە تایبەتی پرۆگرامەکان ئەبێ بە پرۆگرامەکانە بچنەوە پۆلێنی ئەو بابەتانەکەن کە کاریگەری لەسەر تاکی کورتەیە بەڵێ بێگومان ئەوەی کە فەرمووت پرۆگرامی خوێندنگەیەکی حکومی نیشتیمانی یەکجار جیاوازە لەگەڵ پرۆگرامی خوێندنگەیەکی تایبەتی بێگومان ئەوەی کە زۆر جارە وروژێنرێ ئەڵێن زمانی کوردی لە پەروەردەیە پەراوێز کراوە زمانی کوردی لە پەروەردەیە پەراوێز کراوە زمانی ئینگلیزی لە شوێنی دانرا و ئێمە وەکو پسپۆڕانی زمانی کوردی ئێمە پرسیارێکی بەجێیە بەڕاستی چی بڵێن چی بکەین زانستی زمان چۆن لەم ڕوانگەیەوە قساکە قسەی چیە لەم بوارەیە گرنگی بە زمانی ئینگلیزی بترێ وەکو زمانی دووەم یاخود زمانی عەرەبی هەر زمانێکی تر ئەمە زمانی دووەمە بەڵام ناکرێت زمانی دایک شوێنگرەوەی ئەم زمانانە شوێنگرەوەی زمانی دایک بن واتە ئەو گرنگی کە پێویستە بە زمانی دایک بدرێت حتمما گرنگیەکەی کەمترە وەک لە زمانەکانی تر ئەمەش ئەرکی وەزارەتی پەروەردەیە بەڕاستی ئەرکی پسپۆڕانی وەزارەتی پەروەردەیە ساڵانە کۆنفرانسکەن دەرباری ئەو پرسە مامۆستا باسی کۆنفرانسە کرد بەڵێ کاتیەوە نەهاتووە پانێڵی جیاواز کۆنفرانسی جیاواز بکرێت لەسەر ئەو مەترسیانی کە ڕوبەڕووی زمانی دایکە بێتەوە ئەمە جگە لە پلانی وەزارەتی پەروەردەکە پێشتر ئاماژەمان پیا و خۆت زانیاری لەو بارەوە قسە بوو ئەگەر هەڵە نەبم قسە بۆ بینەرانەکەین ئێمە ئەگەر هەڵە نەبم ماوەی 100 ساڵە کۆنفرانس بۆ زمانی کوردیە بەسرێ ماوەی 100 ساڵە بۆ ئەنجامێکی نەبووە پرسیارەکە لێرە ئەوەیە لەبەرەوەی
ئێمە دیدێکی نیشتیمانیمان بۆ زمانی نیە واتە کۆنفراس ئەکرێت ساڵانە ئەکرێت کۆمەڵێت دەرەنجام ئەخرێتە ڕوو توێژەران قسەی خۆیان نەکەن بیرڕای خۆیان کۆمەڵە ڕاستپاردە ئاڕاستی لایانی پەیوەندیدارەکەن بەس پرسیارەکە لیرایە ئەوەیە بۆ لایانی بەرپرسیار نایەتە سەرهێڵ نایەتە سەرخات وە لە ناویش هەمومان نەزانی لە ناویشە ئەوەی کە گرنگە بڵێم ئەوەیە پاراستنی زمانی کوردی ئەرکی دامەزراوەیەکە هەتا لە وڵاتانی پێشکەوت و کەناڵەکان دامەزراوی زمانەوانیان تایە واتە ئەو فرێز و ئەو ڕستا و ئەو شێوازی کە مەسەنەن کورساتی نووسێ پسپۆڕی زمانی کوردی هەیە دەستگا هەیە دێت شیکارێکە بە دوچوونی بۆکە لە کوردستانە ئێمە ئەمەمان نییە لە ساڵانی ڕابردووە ئەگە جەنابتان بیرتان بێ کۆڕی زانیاری کوردمانە بوو خزمەتێکی یەکجار گەورەی بە زمانی کوردی کرد بەڕاستی بڵاوکراوەشی زۆر لەو سەردەمەیە بەڵێ دواتر جێگرەوەی کۆڕی زانیاری کورد بوو بە ئەکادیمیای کوردی ئێستا ئەوان لە ساحەکەیان و لە مەیدانەکەیان بۆیە جێ خۆیەتی من پرسیارەکەیەوە کە لای منە بێتە نیگەرانی ئاڕاستی ئەوانی کەم ئەو ئەرکیەوانە بەڕاستی گوێ لە پسپۆڕانی زمان بگرن ئیش لەسەر ئەو ڕاستپاردانەیە بکەن و تاکو زمانێکی یەگردووی بەهێز لە کوردستان کاریگەرترین هۆکار لەسەر لاواز بوو نەخۆت لەسەر هەرێنی بوونی زمانی کوردی چییە ینی چیوا دەکات کە زمانی کوردی بەرەو زەعیفی بەرە زمانی کوردی بەرەو کاڵبوونەوە دەگەڵ ئەوەی کە سەرتا باسمان لەوە کە لە ئێستادا زمانی کوردی خۆشبەختانە بەراورد بە ساڵانی ڕابردوو زمانێکی پاکترە زمانێکی ئەتوانین بڵێن پاراوترە کەمتر وشەی عەرەبی کەمتر وشەی فارسی ئەمانە تێکەڵ بە زمانی کوردی بوونە ڕاستە کۆمەڵێک مستەڵەحات و ئێستاواژە هەن تایبەتی زمانی ئینگلیزی ئاسی جیهاندا ئەمە باوە تێکەڵ بە زمانە ڕستنەکان دەکرێت بەڵام چی وا دەکات کە زمانی کوردی لە ئێستادا بەرەو لاوازی بچێت لە ڕاستیە من نامەوێت بە زمانێکی یەکجار نیگەرانکەرانە بدوێم ئەمێ بە گەشتبینیەوە دەربایانە پرسە بدوێم زۆر جار گوێم لێ بێ لە تەلەڤیزۆنەکان لە کۆنفرانسەکان لە ڕۆژنامەکان سپۆرێکی زمانی کوردی قساکە بە زمانی واعیز قساکە زمانی کوردی تێک دراوە زمانی کوردی شێوەراوە زمانی کوردی بەرەو لە ناوچوونە چێ من لێرەوە ناڵم بەڕاستی زمانی کوردی گەشەی باشی کردووە بەڵام ئەکرێت زیاتر گەشەی پێ بدەین کۆمەڵێک مەترسی کە ڕوبەڕووی زمان ئەبێتەوە ڕێگرین لە بەرەو پێشووی زمانە ئێمە بیوەستێنین قسەکە لێرەیە ئەوەیە هەر کاتێک ئێمە بە زمان بیرمان کردەوە تەواوی پسپڕانی زمان بوو ئەمە قسەیانە بە زمان بیرمان کردەوە بە زمان قسەمان کرد بە زمان نووسیمان زمانێکی زیندووە بۆیە زمانی کوردی بەڕاستی زمانێکی زیندووە بابەتەکەمان چییە خراپ بەکارهێنانی تەکنۆلۆژیایە واتە کاریگەری میدیا لەسەر زمان ئێمە باس ئەماکەین پێویستە هەر دەستگایەک بەڕاستی دەستگایەکی ڕاگەاندن پسپۆڕێکی زمانی کوردی هەبێ من وەکو پسپۆڕێکی زمانی کوردی واڵێ مەسەلەن کورسات پسپۆڕێکی زمانی کوردی هەبێ بە ڕستەکان نابچێتەوە بە وشەکان نابچێتەوە وەکو وتم نامەوێت بە نیگەرانیەوە دەرباری بابەتەکە بدوێن نمونە زۆرە دەستگا بینم وشەیەکی هێناوە نازانم وشەی لەکوێوەی هێناوە خۆی دایتاشیوە باش ئەگەر ئیشی داتاشینی وشە هیچ ئیشی تۆ نییە بەڵام دایشێتاشیت وشەیەکە با وشەی کە ڕێک بێتەوە لەگەڵ پێکاتی زمانەکەیە بۆیە ئەوەی کە فەرمووتان ڕێگرەکان چین لەسەر زمانی کوردی واتە زمانی کوردی لەکوێ ڕوبڕووی مەترسی بۆتەوە ئێمە باسی میدیاکەین میدیاکێ لەولایەنە بەڵێ بەڕاستی سەروەر سەعەدوڵڵا مامۆستای زانکۆ سپاس بۆم دەرفەتە و سەرکەوتوو بن سپاس بۆ ئێوە خۆشحاڵ بوو سەرکەوتوو بن بەخێر بێت.